بە فەرمی کارەکانی وێنەگرتنی بەشی پێنجەمی فیلمی ئاڤنجەرز دەستی پێگەر یاخود با بڵین ئاڤنجەرز دومزدەی. ئەمڕۆ مارڤڵ لە لایڤێکی 5 کاتژمێریە بەشێک لەو ئەکتەر و کارەکتەرانی ڕاگەیان کە لە فیلمەکە بەشدارن 27 دانە بوون. وەرم پێتان بڵێم کێ بەشدارە بێت و بە چ ڕۆڵێک ئەگەڕێنەوە. ئەوەی کە بینیتان بەشێکە لەو ئەکتەرانی کە لە فیلمی ئاڤنجەرز دومزدەیە بەشدارە بن. ڕاستە هەنێ ناوی گەورە یاخود کارکتەری گەورە هەیە لە لیستەکە ناویان نەبوو، بەڵام باس لەوە ئەکرێت کە ئەمە تەنها بەشێکن لەوانەی بەشدارن. خۆتان مارڤڵ ئەزانن چۆنە، یاخود لە کاتی فیلمەکەیە بۆمانەکەن بە سوپرایز یان ئیڤێنتێکە ڕاگەن و لێەوە بەشەکەی دیکەی کاستەکە باسەکە. جایتر ڕای من لەسەرەوەی کە ئەم شەو مارڤڵ کردی بەڕاستی مهم بوو. مارڤڵ هەموو گیانی لە خۆی کۆکردبەوە، بینەرێکی زۆر باشیە بوو و ئەوەی کە زۆر تایبەت بوو گەڕانەوەی کاستەکۆنەکەی ئەکسمانە بەشێکی زۆر لە ئەکتەرەکانی ئەکسمانیان هێنایەوە و بەڕاستی شۆکێنەر بوو. ئەکرا خەڵکی تازە، کارکتەری تازە، ئەکتەری تازە بێنە ناوە، بەڵام چوون ئەکتەرەکانی فۆکسیان هێناوەتەوە کە من بە دڵمە وەیتر بابی بینیم زانی کێکەش ڕاگەێنن. جایتر تۆش ئەگەرەتەوە وەکو ئێمە چێژ لە فیلمەکانی مارڤڵ ببینی یاخود ئامادەبی بۆ ئەم بەشەنووی ئاڤنجەرز، من لیستێکم بۆ داناون لە یوتیوبەکەم کە چۆن بینەری فیلمەکانی مارڤڵ بی. بڕۆ لە بایۆکەم لیnkەکەیم داناوە سەیریکەن بەجددی چێژی لێبینی کاتێکم فیلمێتە دەرەوە لە سینەما 2026 ئەگەر تۆ لەگەڵ خەڵکایە سەیریکەی. بۆیە پێتانەڵێم سەیری فیلمەکانی مارڤڵکەن بۆی ئەو چێژێکە ئێمەی بینین لە سینەما ئێوەش بیبینن کاتێک فیلمەکانی مارڤڵ لە سینەما سەیرەکەن. بابیرم نەچێت پێتان بڵێم